دوای ساڵێک لە درێژەکێشان کۆتایی بە چەقبەستووی سیاسی عێراق هات کە خەریک بوو وڵاتەکەی بەرەو ڕوبەڕووبوونەوەی چەکداری فراوانی نێوان لایەنە سیاسی ناکۆکەکان دەبێت. دوجار محەممەد شیع سوودانی وەک کاندیدی چوارچەوەی هەمانگی سوننەکان یەکێتی و پارتی دەنگی پێدرا و تاجی سەرۆکوەزیرانی وڵاتی نرایە سەر. دوای دەستبەکاربوونی کابینەکەی سوودانی و هاتنە خوارەوەی کازمی لەسەر کورسی حکومڕانی عێراق، سەرۆکوەزیرانی پێشوو لە تویتەری خۆی نووسیوێتی عێراق نەک هەر لە باشترین دۆخی خۆیدایە، بەڵکو ئێستا خاوەنی خێراترین گەشەی ئابووریە لە نێو وڵاتانی عەرەبیدا. محەممەد شیع سوودانی لە بەرامبەردا محەممەد شیع سوودانی میراتگری کورسیەکەی کازمی لە وتاری دەستبەکاربوونیدا وەک سەرۆکوەزیرانی عێراق دانی بە دۆخی خراپی وڵاتەکەی دانا و باسی لەوە کرد بە پێڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی لە کۆی 180 وڵاتی جیهان عێراق لە ڕیزبەندی 157میندایە. سوودانی ڕاشیگەیان گەندەڵی لە پەتای کۆرۆنا مەترسیدارترە و لە عێراقی شۆکاری زۆرینی کێشە ئابووریەکان، لاوازی دەسەڵاتی دەوڵەت، بڵاوبوونەوەی هەژاری، بێکاری و کەمی خزمەتگوزاریە سەرەتاییەکانە. بۆ ئێلکترازاوی پێکاتاینی و مەسەبی و سیاسەکانی عێراقەوە هەمیشە کابینە حکومیەکان لە جار یەکەمدا تەواوی پۆستە وەزارەکان پڕ ناکاتەوە و بەڕێوەبردنی پۆستە باڵاکان بە وەکالەت بۆ تەکەلتورێکی سیاسی. بەڵام کابینە وەزارەکەی ئەم جارە لەلایەن پەرلەمانی عێراقەوە لە کۆی 23 وەزیر متمانە بە 21 وەزیریان بەخشرا، ئەوەی بە چۆڵی ماوەتەوە پشکی کورد یا ڕاستە پشکی یەکێتی و پارتیە. جارێکی دیکە بۆی دەسەڵاتدارانی هەرێمەوە کورد بە ململانێ ڕێک نەکەوتن پەرتەوازەی و ناکۆکی لەسەر پۆستی سیاسی ناوی چووە ناو ڕاگەاندن و ڕۆژنامەجییانیەکان. ڕێک نەکەوتنی پارتی و یەکێتی وای کرد سوودانی نەتوانێت کابینەکەی بە تەواوی پێشکەش بکات. ماڵپەڕی سکای نیوزی عەرەبی نووسیوێتی بۆی ناکۆکی نێوان دوو حیزبی کوردیەوە دەنگ لەسەر تەواوی وەزارەتەکانی سوودانی نەدرا. پارتی دیموکراتی کوردستان لە زاری بەرپرسەکانیەوە ڕایگەاندووە هەردوو پۆستە پڕ نەکراوەکە بە مافی خۆی دەزانێت، بەو پێی یەکێتی پۆستی سەرۆکۆماری لەلایە. لا بەرامبەردا یەکێتی سەرۆکۆمار بە سەربەخۆ ناو دەبات و دەیەوێت پۆستە وەزاریەکان بە نیوەیی لەگەڵ پارتی بەش بکات. خۆبەریکردنی پارتی و یەکێتی لە سەرۆکۆمار لە کاتێکدایە دوو هەفتە بەسەر ململانەی توندیە و دوو حیزبەدا تێنەپەڕیوە لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق کارد و لا تێیدا خۆیان بە سەرکەوتوو دەزانی. لە لایەکی دیکەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دوودڵیەوە لە داهاتووی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا دەڕوانن. بەو پێی دەسەڵاتداران لە بری بەرگری لە بەرژەوەندە گشتیەکان و بودجەی هەرێم شەڕی پۆست و خاوەن موچەی زەبەلاح لەگەڵ لایەنە عێراقیەکان دەکەن و لەو پێناوەشدا سەنگەریان لە یەکدی گرتووە. توفیق.